من پێم وایە پێشێلکاری مافی مرۆڤ لە جیهاندا ڕەوتێکی تقریبان بەردەوامە. ئەگەرمانەوێ پێشەوەی کە بچینە سەر هەرێم چەند نمونەیەکی پێشێلکاری بێنینەوە لەسەر ئاستی جیهانی، پێم وایە شەڕ ئەکرێ گەورەترین نمونە بێ ئەو قێرانانی کە لە ئەنجامی شەڕیش ڕوبەڕووی خەڵکە بنەوە. جینۆساید دەکرێت نمونەیەکی تر بێت، ئەشکەنجەدان و دەستگیرکردن، ڕازان و تاراندنی خەڵک لەو شوێنەی کە لێ نیشتەجێن. ئەمە هەموو یەکرێ چەند نمونەیەک بێ لەسەر پێشێلکاری مافی مرۆڤ لەسەر ئاستی جیهانی. ئەگەر قسە لەسەر کوردستانیش بکەین بە قەوارەی هەرێم و سێپارچەکەی تریش کە با بڵێن لە ژێر دەسەڵاتی حکوومەتی جیاوازیشتان، نمونە لەسەر پێشێلکاریەکانی هەرێم بۆ نمونە ئێمە لە کۆنسپتەکەی خۆمانە گەرمانەیە باسیکەین، ئەو بردومانانەیە کە لەلایەن حکوومەتی تورکیا و ئێران بۆ سەرخاکی هەرێمەکرێت. تقریبا نزیکەی 30 ساڵە کە دەوڵەتی تورکیا و ئێران بە بەردەوامی بردومانەکانی با بڵێن بردومانی سنووری هەرێم دەکەن و بۆ هۆیەشەوە نزیکەی 160 گوند تقریبا چۆڵ کراوە. خەڵکێکی زۆر هەیە کە بەهۆی بردومانەکانەوە ئازیزێکی لەدەستداوە یان کەسێکی برینار کراوە و هەتا ئێستاش هیچ قەرەبوویەکی وەرنەگرتووەتەوە. ئەمە بۆ نمونەیەکێکە لە نمونەکان لە پێشێلکاری مافی مرۆڤ لە هەرێما کە لەم کاتەیە بۆ نمونە وەکو CPT ئەمەش کاری لەسەر دەکەین. نمونەیەکی ترەکرێ پێشێلکاری مافی ئازادی ڕادەر بڕین بێ، وەکو نمونە ئەو ڕۆژناماون و چالاکوانانەی کە بەهۆی پرۆڤەکردن و داکۆکیکردن لە مافەکانی خۆیان ڕوبەڕووی دەستگیرکردن دەبنەوە. ئەوە نمونەیەکی ترە لە با بڵێن پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە هەرێمدا. من پێم وایە هەموو داکۆکیکارێکی مافی مرۆڤ ئەگەر بە شێوازێکی بەردەوامیش نەبێ، ئەگەر لە مەقتەیەک لە ژیانیدا بەهۆی ئەو کارەوە کەی دەیکات ڕوبەڕووی مەترسی و توندوتیژی ببێتەوە، لەبەرەوەی سروشتی کارەکەت وایە، ینی تۆ بەرکەوتت لەگەڵ خەڵکانێک هەیە کە ڕوبەڕووی قەیرانێک بوونەتەوە، جا تۆ لەبەر دۆکیومنتکردن بێ، چ لەبەر چاودێری بێ یان یارمەتیدانی ئەو خەڵکە بێت، زۆر جار هەیە کە ناچاری کە لەو شوێنە ئامادەیت هەوێت. و شتێکی تر کە هەستەکەم گرنگە باز بکرێت ئەوەیە کە زۆر جار جۆری ئەو هەڕەشە و مەترسیانە ئەکرێ بە پێی ئەو جوگرافیایی کە دادکۆکی کارتێدا ئەژیت، ئەو شوناسەی کە هەڵی گرتووە، ئەم لە ڕەگەز بێت یان ئیتنیسیتی بێت، ئیتنیسیتی بێت و تەنانەت ئەو مافەی کە داکۆکی لێ دەکەیت دەکرێت ماهیەتی ئەو توندوتیژیە جیاواز بێت. بۆ ئێمەش وەکو ڕێکخراوی CPT بەدڵنیاییەوە لەو قاعدەیە بەدەرنین، ئەکرێ زۆر جار ڕوبەڕووی ئەو توندوتیژیانە ببینەوە، جا چ بە شێوازی گرتن بێت یان بۆ نمونە هەڕەشەکردن بێت یان هەر ڕقێکی تر بێت. من ئەتوانم دوو نمونەت بۆ بێنمەوە. جاری وا هەیە بەداخەوە حکوومەتی هەرێم بە چاوێکی دوژمنکارانە لەو ڕێکخراوانە دەڕوانێت کە لە مەجای کۆمەڵگەی مەدەنیان لە مافی مرۆڤدا کار دەکەن کە ئەوە کرێت یەکێ لە بەربەستەکان بێت. بابەتێکی دیکە ئەوەیە کە حکوومەتی هەرێم بدایم وەڵامی ئەو دەست پێشخەریەی باڵێن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مافی مەدەنی ناتەوە، چجا بۆ چاودێریکردن بێت یان بۆ دۆکیومنتکردنی پێشێلکاریەکانی مافی مرۆڤ بێت. یعنی جاری وا هەیە ئەو هەماهەنگە لە بینی ڕێکخراوەکان و حکوومەتی هەرێمدا لاوازە. ئەتوانمەوە دوو نمونە بێت لەسەر ئەو بربەستانەی کە لەسەر ڕێگەمانەوە وەکو ڕێکخراوی CPT. من پێم وایە چوارچێوەیە کە زۆر گرنگە ڕازگۆییە لەو کارەدا، یعنی تۆ ئەگەر ڕازگۆیانە و ئەمیندارانە باوەڕت بۆ کارە هەبێ کە دەیکەیت و باوەڕت بۆ مافە هەبێ کە داکۆکی لێ دەکەیت، پێم وایە ئەکرێ گەیەنەرێکی باش بێ، پردێکی ئەمینداربی بۆ گەیاندنی پەیامی ئەو خەڵکە کە ڕوبەڕووی قەیرانێک بوونەتەوە بۆ هەر لایەنێک بێت، چاچە بۆ نمونە کۆمەڵگەی نێودەوڵەتی بێت یا هەر لایەنێکی دیکە بێت. بەدڵنیاییەوە وەکەوەی باسم کردوتم جاری وا هەیە سروشتی ئەو توندوتیژیە ئەکرێ جیاواز بێ حەسەب ئەو شوناسەی کە تۆ هەتە. بۆ نمونە ئێمە زۆرجار لە ناو خۆشمانە باسیەکەین، ئەڵێم ئایا کەسێکە داکۆکی کارێکی مافی مرۆڤە بەڕەگەز ژنەوە بۆ نمونە هەڵگرگی پاسپۆرتێکی عێراقیە، ئایا بەقەت داکۆکی کارێکی مافی مرۆڤ کە بۆ نمونە هەڵگری پاسپۆرتێکی ئەمریکیەوە لە وڵاتێکی تردا دەژیت، ئایا وەکو یەک پارێزراوین لەو هەڕەشە
ڕەشە و مەترسیانە کەواتە کۆمەڵێک مەترسی هەیە و بەدڵنیاییەوە بە حکمی ئەو ڕەگەزەی کە تۆ هەتەوە بە حکمی ئەو شوناسی کە هەتا ئەکرێت زیاتر بۆ نمونە ڕێگر و بربەست بێ لەسەر ڕێگەی تۆیە ینی پێم وایە بەنسبەت ژنانی چالاکوان زۆر جار هەیە ناوزڕاندن و هەنێک گێچەڵ هەیە کە پێیان دەفرۆشرێت ئەوانە ئەکرێ شتێکی مازاد بێ لە چاو بۆ نمونە هاوپیشەکانیان کە بە ڕەگەزی نێرینن و هەمان کار و پیشەشیان هەیە لە ئاستێکی جیهانی و تەنانەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەدیاریکراویش ئەتوان بڵێم کوردستان بارودۆخەکە بارودۆخێکی زۆر ملایم نییە بۆ ئەوانەی کە داکۆکی لە مافی مرۆڤەکان لەبەرەوەی تۆ داکۆکیکردن لە سەرەتایی مافەکان وەکو مافی ئازادی ڕادەربڕین بێجاری وا هەیە ئەو کەسانی کە لەو مەجالەیە ئیشەکەن ئەبینی ڕوبەڕووی ئاستەنگ و ڕوبەڕووی دەستگیربوون و جاری وا هەیە تونند و تیژەیەکی زۆرە بنەوە کەواتە پێم وایە بارودۆخەکە بە گشتی بارودۆخێکی زۆر ملایم نییە بۆ ئەوانەی کە لە مەجای مافی مرۆڤدا کارەکەن لە هەرێمی کوردستاندا.